ئەم کاتتان باش من بەیان سەلمانم لە کۆتایی ساڵی 2024 چەند بەرهەمێکم چاپکراون لە خانەی چاپەمەنی ڕەهەند. دوانیان شانۆگەرین، یەکێکیان کۆمەڵە چیرۆکیەکەن بە ناونیشانی چیرۆکەکانی بنەچە وەرگێڕانن لە فەڕەنسیەوە بۆ کوردی بۆ گەورە و بۆ منداڵیشە بێت. لە هەردوو شانۆگەریەکەیە گەڕانەوەیەکم دروست کردووە وەکو با بڵێن ئیشێکە، گەمیەکەی خاڕۆن گەڕانەوەی بۆ ئەفسانەی یۆنانیەکان و ئیشکردنە لەسەر کەسایەتیەکی ئەفسانەیی کە بە شێوەیەکی تر من لێکم داوەتەوە و بۆ چوونی ترم خستۆتە ڕوو لەناو ئەو شانۆگەریە، بۆ چوونێکێتە ڕادەیەک هاودژیەکە لە نێوان ژیان و مردن، بەڵام لە عینی کاتشە دەقی ئەدەبیە کە دەقی ئەدەبیشە نووسینەوە هەمیشە ئیش لەسەر خەیاڵەکەین، ئیش لەسەرەوەکەین کە چۆنی مامەڵەی کەسایەتیەکەکەی بە شێوەیەکی تر. بۆ شانۆگەرەکەی تریان دراکۆلا بە پەڕی پێنووسەکەی ئەمیان کەسایەتیەکە کە لەناو ئەدەبی جیهانیە، ئەدەبی گۆتیک بە تایبەتی زۆر ئیشی تیا کراوە و لە تەلەڤیزیۆن لە سینەما بە شێوەیەکی با بڵێن کاریکاتێری بە ئیشی لەسەر کراوە و گاڵتەجاری پێکراوە و لێرەوە من ینی بە باشم زانی کە بە شێوەیەکی تر وەکو نووسەرێکی کورد لێکدانەوەکان جیاکەمەوە وای لێ بکەم بکەوینە بەر بە هاودژیەک ئایا ئەو کەسایەتێت چه هەندێک لە پشتێوێتی بۆی ببێتە کەسێکی وەکەوەی لێ دەرەچێت کە خەڵک بە دڕندە سەیری بکە و ئایا ئەو ڕاستیە بەڕاستی دڕندەکەیە یاخود ئەوانەی کە دێنە ناو ئەو شوێنەی کە ئەوی لێیە، ناو ئەو قەڵایی کە ئەوی لێیە، ناو ئەو کۆشکەی کە ئەوی لێیە و ئەو لەوەیە ڕەهانێکە کاتە بەردەمیان و گرەوێکە کاتە بەردەمیان بەرامبەر بەمانەوە بە نەمری یاخود بەرامبەر بەوەی کە ڕەوتی ژیانی خۆیان بگرن و بە ئاسایی بمرن وەکو ئەو نەمێننەوە. ئەلێرەیە ئیتر ئەو هاودژیە دەرەکەوێت لە بینی مرۆڤەکان و لە بینی دراکۆلا. هیوادارم دەقەکان جێگەی خۆیان بگرنەوە و زۆر سوپاس بۆ کەناڵی زووم بۆ ئەم دەرفەتە و بۆ پێشکەشکردنی. کاتێکی خۆش.